ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ڕێوار جەوهەری یونس دانیشتووی ناحیدار سەر بە قەزای بەردڕش وەکو گەنجێکی ئەم کوردستانە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم کە ڕۆژ 25ەوە بەش بەلێشا بڕۆن بە بەرەو سندوقی دەنگدان هەمووان بە بەلێ دەنگ بدەن بۆ سەربەخۆیی کوردستان هیوادار هەموو گەنجەکان بە بەلێ دەنگ بدەن بژی کورد بژی پێشمەرگە بژی کوردستان. من وەکو کەسوکاری شەهیدان کە خاوەن شەش شەهیدن ئەو شەش شەهیدانە لە ساڵانەها ساڵە لە پێناو سەربەخۆیی کوردستان هیوات و ئاواتیان ئەو کە ڕۆژێک لە ڕۆژان خەون بە سەربەخۆیی کوردستان و دەوڵەتی کوردستان ببین. من شاخەوان مستەفا بەڕێوەبەری هونەری سینەمای هەولێر وەک هونەرمەندێک بۆ پرسی ڕێفراندۆم و سەربەخۆیی زۆر بە پێویستی دەزانم هونەرمەندان دەنگ بە بەڵێ بدەن بۆ ئەوەی چارەنووسی خۆمان دیاری بکەین. چونکە ئێمەی هونەرمەندان دەمێکە معاناتمان لەگەڵ نەبوونی دەوڵەت هەیە، دەمێکە معاناتمان لەگەڵ بێوڵاتی هەیە، پێویستە وڵاتمان هەبێت. ئەوەی زۆر گرنگە کە ئێمەی هونەرمەندان زووتر هەست بە و معاناتە دەکەین ئەوەیە بەشداری لە فستیڤاڵاتی دنیا دەکەین. دەڵێن ئێوە خەڵکی کوێن کە دەڵێن کوردستان دەبلێن داش عێراق یان وڵاتێکی تر ئەوە بۆ ئێمە زۆر ناخۆشە. زۆربەی جارەکان تووشی هەستێکی ناخۆش دەبین. دەمانوێت لە داهاتوو بڵێن خەڵکی وڵاتی کوردستانی لە کوردستانەوە هاتوین بەشداریکردنمان بە ناوی کوردستانەوە.